نوگرا سلمان قلا نزارکی امن سورکه هر وها سربازگاه انفال لتوبزاوا او جهنه ینکو کرد دخوازن وانا بکنه موزه ببالگه که نیشه همی جهانه بدن که رژیم بعض چند ظلم و ستم لکرده کریا هیجی خوینا گنجولا و پیر و کالین کرده بدیوارین و مایا لو ما چاوی وان لیبویا حتی روزه کش دستی وان بهد وان جهن هنه بپارزنو وکه بالگه که دیرو کی بمینیتنو ببیت شاهده وان همو بویران به دست کرده هاتین که کرد تیدا هاتنه انفال و جینوساید و اشکنجدان حتی روزه افرو کشی گلک خلک هیجی قیرین و هوارین وی چاخی دگوه وان دانه لی داگیر کرن یا جی دست بسر داگرتنا سربازگاه انفال لتوبزاوا هفدم دگل 16 اکتبره بزانم تیتا چه واتای اف داگیر کرنه دوی روژه داو هفدم جه هجای همین حسیب نویسر و چالاگوان دپرسم هجای همین گلک بخیرات نکردستان 24 جاره چه پیامک لپشت دست بسر داگرتنا سربازگاه انفال لتوبزاوا هفدم دگل 16 اکتبره هین چه ود نرخینن؟ بله دیره بداخو اوی امرو که لسپای عراق لسربازگی توبزاوا که سربازگی توبزاوا ناوندی سرکی کو کردنوی انفال کراوانه چکه لهر هشت قناغه که انفال ده لقناغ یک تا حوت انفال کراوانی کل لگود کان که دزگیر کراون هین راونه تاویل جگه لقوا انفالی هشت که ناوچەی بادینانی کردێتەوە هەر حوت قۆناغەکەی تری ئەنفال خەڵکی دەستگیر کراوە هێنراون لەوێ کۆ کراونەتەوە و لەوێ ژن و منداڵ جیاوە کراون ڕەوانەی سەربازگەی دروست کراون و گەنج و پیا و پیر و پەکەوتەی ڕەوانەی نوگرە سەلمان و گۆڕە بە کۆمەڵەکان کراون و زیندە بە چاڵ کراون بۆیە ئەم سەربازگەیە هێمای درەندەی ڕژێمی باسە پیا ئەوەی ئەمڕۆکە بینیمان لە سوپای عێراق هاتە ئەوەیە بەڕاستی دیمەنەکان هەمان دیمەنەکانی ساڵی 1970 بوو سوپا ئەمڕۆکە بە حکمی هێز مامەڵەیەکرد لەگەڵ ئەو دۆخەیەوە گوێی لە داواکاری نە هاوڵاتیانی گوندەکە نە تێگەیشتنی بۆ مێژووی ئەو سەربازگەیە هەبوو و نەپێش گوێشی لە داخوازی نووسەران و چالاگوانانی واری جینۆساید کردووە کە ماوەی 3 ساڵە داواکرێ ئەو شوێنە بکرێتە مونمنت ئەمەی ئەمڕۆکە پێمان ئەڵێ هەڵبژاردننی تەوقیتەکەیشی هەمان عقلێتە حکومەتی عێراقی لە 16 ئۆکتۆبەرە پێیوتی تۆ هاوڵاتی دەرەجەیەکی عێراق نیت و مامەڵەی هێزت لەگەڵاکەم ئەوەی ئەمڕۆکەش هەمان پەیامە لەوێدا دووبارە بووەتەوە و پێشهاتێکی مەترسیداریشە و پێمان دەڵێ ئەو عقلێتی کە لە ناو سوپا و لە ناو حکومڕانانی عێراقەیە هەمان عقلێتی پێش ساڵی 2003 باشە هێژای هێمن کورد چاوە دشێن ڕوبڕووی قەرکردنا بەڵگەین دیرۆکێ بن کو دوان جیهاندا کورد هاتنە جینۆساید و ئەنفالکردن بەڵێ طبعا پاراستنی لە دنیاە ئەو شوێنانەی کە تاوانی تیادا ئەنجام دراوە ئەپارێزرێ و ئەکرێتە مۆنومنت و هەموو بەڵگەکان کۆکرێتەوە بۆی بتوانرێ ئەو تاوانە بگوێزرێتەوە بۆ زەهنێتی نەوەی داهاتوو و بگوێزرێتەوە بۆ ئەو جیلە تازەی دێوە پیشانی ئەو تاوانانە پیشانی گیانی دەرەوە دا کاتێک وەفد یاخود لێکۆڵەری ویانی دێر لێکۆڵینەوە لەو دۆسیانە ئەکا و توێژینەوەی تیاکە بەداخەوە ئێمە لە ماوەی لە دوای 2003 بەردەوام داوامان کردووە ئەو شوێنە بکرێتە مۆنومنت بەڵام نە حکوومەتی هەرێمەوە نە حکوومەتی عێراقیش بەدەنگ ئەم داواکاریەوە نەهاتوونە سەرەڕای ئەوەی چەندین جاریش بەڵێنی ئەوە دراوە کە بکرێتە مۆنومنت نەکراوە کێشەکە لەوەیە حکوومەتی عێراقی تێگەیشتنی بۆ ئەم پرسەنی ینی لە هەفتەی ڕابردوودا لە ئەنجومەنی وەزیرانی عێراق تاوتوی ئەوە کراوە کە مۆزەخانەیەک یاخود مۆنومنتێک بۆ قوربانیانی ڕاپەڕینی شەعبانیەی جنوبی باشووری عێراق بکرێتەوە کە لە نەوەتویەکە شەهید بوونە باشە بۆ حکوومەتی عێراق بەڕەوایە زانێ مۆزەخانەیەک بۆ قوربانیانی ڕاپەڕینی شەعبانیە لە باشووری عێراق بکرێتەوە بەڵام بەڕەوای نابینێ کە سەربازگەی تۆبزاوە بکرێتە بۆ مۆنومنتێکی تایبەت بە ئەنفال چکم سەربازگەی تۆبزاوە جگە لەوەی ئەنفال با بڵێن ئەنفالکراوانی تیا زیندانی کراوە هاوکار لە ساڵی 91 لە پێش ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 و ڕزگارکردنی کەرکووک حزبی بەعز ڕەشبگیری کردووە لە گەڕەکە کوردیەکان و نێزیک بە 30 بۆ 40,000 گەنج و پیا و پیری دەستگیر کردووە و لەوێ زیندانیانی کردووە و لە نێزگەی 3 مانگێک
بۆ 6 مانگێک لەوێ زیندانی بوونە یعنی ئەم عقلیەتە جیاکاری لە ناو حکوومەتی عێراقیە هەیە ئەوە یعنی پێشهاتی مەترسیدارە ناکرێت حکوومەتی عێراقی دەیانی ئاسایی هەیە و چۆتە نێو کۆمەڵە پەیماننامە و ڕێککەوتنامەی نێودەوڵەتی تایبەت بە تاوانەکانی جینۆساید بەڵام لەم پرسەدا خۆی لێگەکل کردووە لەبەرەوەی پێی وایە ئەم پرسە پرسێکی هەنووکەی ئەو نییە لە کاتێکدا ئەم هەنگاوی سوپای عێراق دوو پێشێلکاری زۆر زەقیتیایە یەک زەوی سەربازگاکە لە ساڵی 1975 بە بڕیاری مەجلیسقیادەی سەورە بەعز داگیر ینی لە جوتیارانی کورد سندراوەتەوە و کراوەتە بڵکی وزارەتی بەرگری عێراق لە ساڵی 2012 بڕیاری ژمارە 30 دەرکردا کە ئەو زەیانە بگەڕێتەوە بۆ جوتیارەکان مانگونیوە دوومان پێش ئەنجومەنی وەزیران پرۆژەی یاسای هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیسقیادەی سەورەی دەرکردو و ڕەوانەی پەرلەمانی کردووە باشە هەر هەنگاونانی سوپای عێراق بۆ خۆی پێچەوانەی ئەو بڕیار و پرۆژە یاسانەیە کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کردەوە لە لایەکی ترەوە ئێمە لە کەیسی ئەنفالە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق کە حکمی تاوانی جینۆسایدی وەرگرتووەتیایدا بڕیاری قەرەبووی مادی و معنەوی دراوەتەوە یەکێ لە پایەکانی قەرەبەی معنەوی ئەوەیە کە هەموو ئەو دۆکۆمنت و بەڵگەنامانەی لەسەر تاوانەکە هەیە بپارێزرێ ئەمە ئەم هەنگاوانی سوپای عێراق ینی هەم پێشێلی بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراق هەم پێشێلی بڕیارێک و پرۆژە یاسایەکی ئەنجومەنی وەزیرانیش باشە هێژە من کوردێن لە کەرکووکێت بێژن ئەوە سەدام حوسێنی دەرحەقی کوردان نەکری بە تایبەتی لە کەرکووک و ناوچەین کوردستانیان کێشە لەسەر ئەوێت نوکە هاتی نەتەنێت تمامکەرێن تەفگەڕێن کاڤڵکارانێن ڕژێما بەعسن و جێبەجێکردنا بڕیارێن مەجلیسە قیادەیە سەوری بەلکوش وا خراپتر بکەن ئەڤە نوکە تێتاکردن دەگەل کووردا بە تایبەتی لە کەرکووک و ناوچەین دی ئەڤەژی جینوساید نینە ناکەویتە قەڵبێ جینوسایدی بەڵێ بەداخەو لە عێراق تەنها ڕوخسارەکان و ئەشخاصەکان گۆڕاوە عقلێتی شۆڤێنیەت نەگۆڕاوە یعنی یەکێ لە کێشەکانی کورد لە دوای 2023ەوە بە تایبەتیش لە ناوچە دابراوەکان ئەوەیە کە مامەڵە لەگەڵ هەمان عقلیەتی پێش 2023ەکە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکە ڕاستە ڕەنگە لەسەر ئاستی شەقامە لەسەر ئاسی تاک و شەقام و هاوڵاتیەوە نەبینێ بەڵام لەسەر ئاستی سیاسی ئەو عقلیەتە هەیە عقلیەتەکان لەسەر هەموو ئاستەکانە ینی تۆ پێشتریش پێش سوپای عێراق چوەتە سەر زەوی کشت و کاڵی گوندی تۆبزاوە لە مانگی 5 و 6 ویستوێتی داگیری بکات باشە بە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە ئەم عقلیەتانە ئەم حکومڕانیانە پێشهاتی مەترسیدارن ئەگەر کورد خۆی بۆ کۆ دەکاتەوە و بەرنامە و پلان ڕێژی بۆ دانەنا بێ کورد و کورد ڕوبەڕووی شاڵاوی ترە بێتەوە ئەوە قسەی من نییە چوار ڕێکخراوی نێودەوڵەتی لە ساڵی ڕابردوودا راپۆرتیان دەرکردەوە ئاماژە بۆواکەن کە ئەو تاوانانی لە دوای 16 ئۆکتۆبری 2007 لە کەرکووک و ناوچە دابراوەکان ڕوئەدا تاوانی جەنگ و تاوانی جینۆسایدن ڕوئەدا یعنی ئەوە چوار ڕێکخراوی نێودەوڵەتیە کردێتەوە راپۆرتەکە بە فەرمی لە پاڵپەڕی UN نەتەوە یەکگرتوەکان بڵاو بووەتەوە یعنی بەڵام کێشە گەورەکە ئەوەیە کورد یەکگرتوونیەوە کورد خۆی کۆ نەکردوێتەوە کورد ڕوئیای نییە بۆ ئایندەی ئەم شارە ئەوە یەکێکە لە گرفتەکانی ینی ئەمڕۆکە لە سەربازگەی تۆبزاوە تەنها خەڵکی گوندەکە لێوێ بوونە زۆر تەنیا بوونە لە کاتێکە دەیان پارتی سیاسی هەیە هەر یەکێتی و پارتی خەڵکی خۆیان لێوە کۆ کردایەتەوە بۆ پشتیوانی ڕەنگە ئاراستەکە شتێکی تر بووە تا ئێستاکەش یان ئەمە لەکوێ بووایە لەسەر ئاستی باڵای حیزبەکانە لەسەر ئاستی باڵای کەسی یەکەمی حیزبەکان هەڵوێست ئەنێرا ینی تا ئێستا یەک بەرپرسی حیزبێکی کوردی بەیاننامە و هەڵوێستێک و لێدوانێکی میدیایی نەبووە لەسەر ئەو پێشاتە کە لە تۆبزاوایە هاتوۆتە ئاراوە پشتی 2017 یعنی ژێڕووی سیاسی و سەربازی بە هیچ بڕیارێک دەستهەڵاتێک di destê Kurdan da nemaye li Kerkûk û derdûrê. Nûke rewşa Kerkûkê çawa ye. Eger bi vî rengî biçît, siba roja wê em çi cawarê bikey? بوو بوورە نازانم دەنگەکە زۆر بە خراپی باش ئەگە ئێستا دەنگم بێ کاکێ من دەڵێم ئێستا هیچ بڕیارێکی سیاسی و سەربازی لە کەرکووکە لە دەستی کورد نەماوە ئەگەر بەو دەست و دارە ئەوها بڕوە ئێوە چ پێشبینی دەکەن؟ بەڵێ وڵا بەتەکید ینی کورد لە دوای 2007ەوە کەوتەتە پەراوێزەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و لە ڕووی سەرپازیەوە من پێشتریش ئاماژەم پێدا
پێشاتی مەترسیدار چاوەڕێی کوردەکە ڕەنگە دەرفەتێکات بێتە پێشەوە لە کورد بتوانە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای بردنەوە یا بردنەوەی زۆرینەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بتوانێت جۆرێک لە هاوکێشە ئیدارێکە بگۆڕێ بەڵام هاوکێشە سیاسی و سەربازیەکە ئەمڕۆ لە عێراقا حکومەکە ئەمڕۆ ئەوەی هێزیەوێ لە عێراقاوە حکومەکە بۆیە ئەگەر کورد خۆی کۆ نەکاتەوە بەرنامە ڕێژینەکە پێشاتێکی زۆر مەترسیدار چاوەڕێگانی هەر بۆ نمونە دەرکردنی 50 کوردنشین لەلایەن سوپای عێراقەوە دوای ئەوەی دەست بەسەر سەربازگەکەیە گرتووە ئەمە بۆ خۆی بەرنامەی ڕاگواستنە بەرنامەیەکی تاوانی جەنگ و تاوانی دژە مرۆڤایەتیە بۆیە من پێم وایە پێشاتی مەترسیدارتریش لە پێشی کوردە هێژای هێمن حەسیب نویسەر و چالاکبان ێوارێ جینۆسایدێک گەلەک سپاس